هەموو کات لە پشتم و زۆر خۆشمەوێت. ئەتوان بڵم هیچ مەسرەفێکم نەکردووە. سڵاوتان لەبێت. سڵاو لەبێت. ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونتا سەرەتا پیرۆز بێت پێم بڵێ هەستێکی چۆنەوە چ بەشێکت تەواو کرد؟ هەر چۆنە بۆ من هەستێکی دووبارەیە لەبەرەوەی ئەمە دووەم جارە تەخەڕوجەکەم، بەڵام ئەکید هەستێکی زۆر خۆشە لەبەرەوەی ئەم بەشەی کە تەواوم کردووە خەونی مناڵیم بوو، ئەم جارە زۆر تایبەتر هاتووم بۆ تەخەڕوجەکەم. بەشی پەرستاری. بەڵێ پەرستاری گشتیم تەواو کردووە. پەرستاری چییە لە ژیانی؟ هەموو شتێکە لەبەرەوەی من ئێستا لەگەڵ هاوسەرەکەما پێکەوە پێش ئەوەی کە تەخەڕوجەکەم بکەم بووم بە خاوەنی ئیشی خۆم و یارمەتی ئەوەیەم لە ئیشەکەیە، ئەوە بۆ من زۆر خۆشە، ینی زۆر شتە. لەگەڵ هاوسەرەکە تا هاتووی چی پێڵی لەم هەموو کات لە پشتم و زۆر خۆشمەوێت. زۆر خۆش. دڵی خۆشە کە تەخەڕوج زۆر بە جوانی خۆ حازر کردووە گوڵێکی جوانی شت بەدەستاوەیە، پێم بڵێ چەندێکە ئامادەکاری بۆ ئەم ڕۆژانکەی؟ لاوانێ شتە بڵم بڕوانەکەن بەس یەک ڕۆژ پێش ئێستا هەموو شتەکانم حازر کردووە. جلەکان زۆر دەمێک بوو هەم بوو بەس لەبەرم نەکردبوو، جلی تازەم نەکڕی، گوڵەکەشم هەدی براکەمە. ئەتوان بڵم هیچ مەسرەفێکم نەکردووە. ئاڵێ بە ملیۆنێکم سەرف کردووە. نا شەر نییە، مهم ئەوەیە کە تۆ مرتاحبی لەو ڕۆژەیە و دڵت خۆش بێت، تۆ هاتووی کە دەستکەوتی چەندین ڕۆژ هیلاکی و ماندووبوونە وەربگری، شەرداوە نییە کە مەسرەفێکی زۆر بکەیت و یان دایک و باوکیشمان بیر ناچێت، دایک و باوکە چیان پێڵێ؟ پێیانەڵم زۆر سپاسیانەکەم لەبەرەوەی کە لە مودەی ئەم چەند ساڵ خوێندنەیە هەموو کاتێ لە پشتم بوون خۆشمان.